جوهر محمد يتشل جماوكاني كأنفال خلشي قدني كان يجيرم مواليد مشتاو دوا بوي ديار اما بالصدفة نجات من بوا بر لكاتي ان شاء الله كي اما لقدني كان يجير بوين كاتي كان فال كراين او كاد اما بيش او من او كاد تمنم هرش صالان بوا وزورك لحدث كان بيرا يشي لو حدثاني كاتي اما لاشكوتيك بوين كومالي خلشي قدني كمان لاشكوتك بوين او كاتن بيرا كجاشكان هاتنا سرسرمان ويكم كس پیرما دایکم دەستی منی گرت و هاتینە دەرەوە هاواری لێکردن گوتی ئێوە کوردن چیتان لە ئێمەوێ بۆ بەدوای هەموو ژن و مناڵن تەقان نەکەن ئەوان دایان وەرنە دەرەوە پێشتر هاو زۆر بانجان نەکرد لەسەر شکەوتەکەەوە کاشکەوتی پەڕسێتکەی پێدەگوترێ ئەیانگلو وەرنە دەرەوە ئەگەر نێنە دەرەوە تەقاکەین تۆزێ خۆمان گوت و دواتر دایکم بیرمە دەستی منی گرت و هاواری لێکردن گوتی کەسی تیانی ئەوەی لێ ژن و ماڵە هیچ کەسێک پیامان لەگەڵ نییە ئێوە چیتان لە ئێمەوێ ئیترەوە بوو ئێمە لەوێ کۆ کردەوە و دڵنیا بوون کە هەموو ژن و مناڵە چارشەکان ئێمەیان کۆ کردەوە بردینانە دێیەکە لە دێیەکەش هەر لە یەک دوو ماڵ گشتیان کۆ کردەوە لە کاتی کۆکردنەوەکە دواتر پیاوەکانیان جیا کردەوە هەمیان بە زیلی عسکەری بارکردن ئەوە من چەند جارە تریش باسم کردەوە ینی قەت ئەو کاتم بیر ناچێتەوە کە کاتێک براکەم سواری زیلەکە بوو لە دواوە دانیشتە بوو کە زیلەکە ڕۆی هیتر ئەرە و دەخەیە بوو جارێتر ئێمە نەمان بینیوە هەموو کە سوکاریان فال و هەموو ئەوانی کە ئەزیزیشان لە ئەنفال ڕۆیەوە دیارە دیات ساڵی 2003 تا ڕژێمی بەحث نەڕووخا بوو ئێمە هەردەم چاوەڕێ ئەوە بووین کە کەسەکانمان بگەڕێتەوە کە یەکێک باوکی برای دایشی کە لە پرۆسەکە ڕۆیی بوون چاوەڕوان و بگەڕێنەوە یعنی زۆر جار بە هەواڵەوە بە تاسەوە بە دوای ئەزیزانیانە دەگەڕان و هەندێک جاریش من خۆم بە حکمیەوەی کە چەند ئیشێکم بڵێ وەکو بڵێ لەسەر کاری فۆتۆ و دیکۆمەتکردنی کەیسی ئەنفال هەیە زۆر ئازار و مەرگەساتی ئەنفال زیاتر تەسیری تێکردوم یەکێ لەوانە پورایشەیەکمان هەبوو بە ڕەحمەت بێسا لە ژیانە نەماوە هەر کات 4 کوڕی ئەنفال بوو هەر کاتێکە چوویتە لای قسەت لەگەڵ دەکرد دوای چەند قسەیەک یەکسەر ناوی یەکێ لە کوڕەکانی دێنات پێ دەگوت دایکە عایشێ من فڵان کەسم ئیتر هۆشی دەهاتەوە تۆ بەرخۆی دەیگوت ڕۆڵە نەمزانی دواتر دیسان دەقەیەکی پێ نەدەچوو دیسان ناوی کوڕشکەی دێنا بەردەوام ئەم دایکە لەو گوندە ژیانی وابڕێ کرد تەنانەت بەم دوای وای لە هاتبوو گوندەکەمان چۆڵیش ببوو ئەو ئامادە نەبوو دەیەکە جێبێڵێ و بەتاقی تێنا لێوێ دەژیا یا زۆرێک لەم چیرۆکانەمان هەیە دایکان باوکان یان ئازاریان زۆر ئەکێشت لە چاوەڕوانیدا من خۆم نۆک دوو برا و خوشکێکم بە سێ مناڵەوە دوومە ئامۆزایەکەم خاڵۆزایەکەم ئەمانە هەمووی بەرشاڵی ئەنفال کەوتن دیارە خۆی ئەم ڕۆفاتانی کە لە 1970 ڕۆفاتە کاتێک دۆزرانەوە ئێمە ماوەی 4 ساڵە بە بەردەوامی تامزرۆی ئەوەین کە بڵین ئەزیزانمان بگەڕێنەوە باوشی نیشتیمانیان هەر یەکێک لە خانەوادەی ئەنفال کراوان ینی بە تامزرۆی ئەوەن کە بزانن گۆڕی ئەزیزەکان ئەزیزیان بدۆزنەوە لە شوێنێکا بە خاک بسپێر و کاتێک بڕۆن سەردانی بکەن دیارە ئێمەش هەر وەکو ئەو خەڵکەی تر چاوەڕوان بووین بەس کاتێک باس کرا کە چۆنەڵی شتێک دروست بوو لە حاڵەتی کە ئەم هەویانە هی منتیقەی ئاغجەلەرن و لە هەمان کاتە منتیقەی شوانن وە قڵاسیەوکەن هەمووی دەکا سەر بە نحەی ئاغجەلەرە هەویەکان بیسەویە ئەوەی کە بەدەست کەوتووە یەکێ لە هەویەکان برای منە و هەویەکان هەندێکیان وازح نین و ئێستا چەند هەوێکی تری وازحی تایەک لەوانە گوندی هەیدەربەگا و جەلەمۆردا و چەند هەوێکی نفوسی شوانی تایە تا ئێستا بۆ وازحی خزم و کەسیان نەدۆزراوەتەوە بۆیە ئێستا ئێمە داواکارین وە لە زووترین کادەیان چۆنەڵی بەخاک بسپێدرێن و دوای ئەوەش داواکاری ئەومانە ئەوە هەیە کە تەنها ئەم ڕۆفاتانە چووکە کەسی خەڵکانێکی زۆر کەمن پرۆسەکە بەردەوام بێ و زیاتر بە دوای گۆڕی تردا بگەڕن تا ئەوەی
کەس عزیزەکانمان لە بیابانەکانی عراقی هیچ کە نەمینێنەوە ئێمە دوای 35 ساڵ بگەڕێنەوە خاکی خۆمان و لە خاکی نیشتمانی خۆمان بە خاک بسپێردرێن. خۆی عاتەن ئینسان کاتێک ئەزیزێکی دەمرێ و لای هەمومان ئاشکرا ئەمە خۆی گەورە بنێت ئینسانی وا دروست کردووە کاتێک ئەزیزێکی لە دەزەدا یان کەسێکی ئەمرێت کاتێک بە خاکی ئەسپێرێ و چەند جارێک سەردانی گۆڕەکەیەکە خۆی گەورە سەبوریەدا. یعنی پێم وایە ئەگەر بێت و کەسێک دایشێک یان یەکێ لە من بەتەمەنتر کاتێک برای بێ یاخود کوڕی بێ یان نەوەیەکی بێ پێی ئەڵێن ئەمە گۆڕی نەوەکەتە دڵنیام سەبوری زیاتر بۆ دێت. خۆی ئەمە دوای 35 ساڵ چاوەڕوانی و لە قەلەقی ژیانکردن بەڕاستی هەستێکی ناخۆشە. بەس ئەگەر بێت و ئێمە هیچ گومانمان لە پرۆسە و بە جینۆسایدکردنی بواری ئەنفال نییە. بەس ئەگەر بێت و ئەم گۆڕانە هەڵبرێتەوە و زیاتر حەدەسی چۆنەڵی مەرگەساتی زیاتری تا بەدی ئەکرێت چونکە لە ڕووی بە جینۆساید ناساندنی ئەو کات بەڵگەی زیاترمان دەسەکەوێت کاتێک ئەبینی دایکێک مناڵەشی لە باوش کردو گولە باران کراوە چەندەها کەس باوشی لێکداوە گولە باران کراوە ئەمانە هەموو ئەو کات ڕم بێت دیکۆمنت نەکرابیان خەڵکانێک ئێستا هەش بن نەبنە شایەت حاڵ بۆ حەدەسەکە بەس ئەتوانی لە ناو گۆڕە بە کۆمەڵەکان ئەم واقعە ببینی و بەرچاوی جیهانی بدەیت. ئەم گۆڕاکە ئێستا دۆزراوەتەوەی ئەنفالی چوارە یە قۆناغی ئەنفالی چوارە و دوو گۆڕی کەش لە تەنیشتێتی بە هەمان شێوە چۆنەڵی ئاگدارین کەم هی ئەنفالی چوارە و هی منتیقەی شوان و شێخ بزێنیە. خۆی وەکو بڵێ ئەوەی کە خەڵکانێک بەرپرسن ڕایان کرد لەم دۆسیە ئەنی بەواقعی ئەڵێم چۆن ئەڵێ ماوەی 4 ساڵ و نیوە نازانم ئێمە دەستگایەکمانەیە بە ناوی دەستگای شەهیدان تا ئێستا خۆی لەم کەیسە ئەدزێتەوە دیارە ئەو کەسی کە ئەرک و مەسوولیاتێکی گەورەی و نەتەوەی کردە سەرشانی خۆی خات و شاناز ئیبراهیم ئەحمەد بوو ئێمە وەکو کە سوکاری ئەنفال بەڕاستی سوپاسیەکەین چونکە ماوەی 4 ساڵە دەمێک ئەڵێن فلان ناوچەیە دەمیاڵێن هی فلان ناوچەیە و دەستگای شەیدان خۆی لە چەندها وتە هەیە چەندها قسەیە کاڵێ بڵێ هی بەڵگەکانی سلمێنێک کە هی ناوچەی ئاغجلێرن لە هەمان کاتا ناوچەیەکی ترە چێ دەڵێ هی ئێوە یعنی نازانم ئەم دووبەرەشیە بۆ ئەوێ دوروستی کا لە بینی کە سوکاری ئەنفالە کە لە هەمان کاتێ ئێمە کە سوکاری ئەنفال کراوان یەک ئازارمان هەیە چی بەرزانەکان بێ چی گەرمیان بێ چی چەمچەماڵ بێ چی هەر ناوچەیەشکی کوردستان بێت چونکە ئێمە لەسەر کارێکی شخصی زیندە بەچاڵ نەکراوین دیارە ئێمە لەسەر ئەوە زیندە بەچاڵ کراوین کە کورد بووین. داواکاری ئەنفالکراوان تەنها ئەوەیە ڕۆفاتەکانمان بۆ بژێڕنەوە و فەحسی دیێنێنمان بۆ بکرێت بۆ ئەوەی هەر کەسێک دڵنیا بێ لە ناسینی ئەزیزەکەی خۆی کاتێک بە خاکە سپێرێ ئەوە بۆ ئێمە زۆر گرنگە گومانی تیانە خۆی ئێمە هەموو کەسێک یعنی ئێستا بۆ نمونە من کە نۆ کەس یان بە چۆن بڵێ کەسەکانی ترە منفانە من دڵیام لەوەی کە ئێستا یەک برام لەم گۆڕایە برای ترم ماوە شکەزا ماوە مام ماوە ئامۆزان ماوە نازانم حکومت زۆر هەستەکەم سارد لەم بکەیسە ئاجوڵێتەوە یان چۆن بڵێ سارد بەدواداچوون بۆ گۆڕە بە کۆمەڵەکانەکرێ بەڕاستی کە سوکاری ئەنفال کراوان زۆر نیگەران لەم حاڵەتە یعنی نازانم تۆ ئەوە ساڵی 2024 تا ئێستا 24 گۆڕ هەڵ نەدراوەتەوە یعنی چۆنەڵی لەو هەموو خەڵکە ئەنفال کراوان هیچ چۆنەڵی ڕۆڵێکی ئەو تویان نییە یان تیمێک نییە بەجددی کار بکەن بۆی بگەڕن بە دوای گۆڕە بە کۆمەڵەکاندا یان ئێمە چێ لەو شتانی کە دەبیستینەوە زۆر نیگەرانین کاتێک شوانێکی عەرەب یان جوتیارێک خۆیان بە گۆچانەکان کە لە سەرەکان و یەسک و پروسکی برا و کەس و ئەزیزی من دائەپۆشنەوە
يعني أما بو بكري بو الحكومة تيمك راناس بيريك وبكاريك جديناك على سرقوي اللي بيابانا كان على البدواي قورة بكم الله كان بقري يعني بو بيشترك يا مادام نقول له 2003 كاتي صدامي قربو خويا استا چنها صالح اما عند برلمان مان هي وزاره مان هي لبرلمان بوست مان هي وكو كورد سركو ماري كوردا يعني اكري خلكاني كي باش راس بيدن بو اوي او كساني اما انفال كراون كلا بيابانا كان على البخاق بزنده باش على الكراون بقرنوا الاجتماعي خو ما كسكاري انفال شي ماني يجقلوا بولا بەڵێ خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین بەڵام لە ئێستادا پشوێکی کورت وەرەگرین و پاشانە گەڕێنەوە لاتان.